بەردەوامی ئاوێنە نوێترین بەرهەمی خانمە گۆرانی بێژ هانا محەممەدە. هانا دانیشتوی وڵاتی نەرویژە و خاوەنی چەند بەرهەمێکە بە زمانی شیرینی کوردی و چەندین بەرهەمی تریش بە زمانی نەرویجی بڵاو کردوێتەوە. ئێستاش بە سەردانێک لە کوردستانەوە سەرقاڵی بەرهەمهێنانی گۆرانیشی نوێ بە ناوی ئاوێنە. هونەرمەندی گۆرانی بێژ هانا محەممەد لە نەرویژۆک ئاماژەم پێیا لە ئێستادا بە سەردانێک لە هەرێمی کوردستانە. دنیا ببێ بەگوڵ ناگەبە جوانی سلێمانی خاکیەم شارەم خۆشەوێ هەتا ئەستێرە ئاسمانی ئاوی دەریا ڕووبارەکان ناگاتە کاری ئەسکانی خۆریکەم وڵاتە گەشە ڕوونەکیە وەک شەوانی شیشەکانی دنیا هەیە ناگاتە جادەی گۆرانی لەگەڵ شەقامی سالەما بۆ پیاسەی گەشتێ وەرانی لە هەر شوێنە کوردێک هەبێت تۆ ناسناومەی بۆ ژیانی بۆ گەروی وشکی ئازادی ئاسمانێکی پڕبەرانی تۆ سرودی ئەی ڕەکیبی لەسەر زەمانی هەمووانی هونەرمەندی گۆرانی بێژ هانا محەممەد لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. هانا خان بەخێر بێ سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس بۆ داوەتی ئەم بەرنامە جوانە. زۆر سپاس. هانا خان با من سەرەتا لەوە دەست پێ بکەم ئاوێنە نوێترین بەرهەمی تۆیە. بەڵێ. وەک ڤیدیۆ کلیپیش تۆمار کراوە. ئێستا لە چ قۆناغێکایە؟ وەڵا بەڕاستی بۆ ئەوە هاتینەوە ئەم جارە. دوێنێ تاوامان کرد کلیپەکە ئێستا تۆزێک مونتاژ و شتی ماوە. باشە. بەڵام ئیشەڵا بەم دووسێ ڕۆژە بڵاوی ئەەکەینەوە. زۆر باشە. هانا خان مەبەستمە ئەوە بزانم میلۆدی و تێکستی ئەم گۆرانی ئاوێنە چییە؟ خاڵم شعرەکەی نووسیوە. ئەتوان بڵێ من و خاڵم زۆر بەیەکەوە دانیشین و زۆر شتی جوان دروستەکەین بەیەکەوە مەسەڵەن موسیقاکە خۆمان دروستەکەین بەیەکەوە و شعرەکانیش هەمووی ئەو ئەینووسێت. یعنی زۆربەی بەرهەمەکانت لەلایەن خاڵتەوە شعرەکانی بۆ دانراوە. بەڵێ خۆی خاڵم بە ناوی ڕێبواری دەلاکەوە لێرەسڵامانێ بۆی. بەڵێ زۆر سپاس. خۆی شاعیرەکە شعری زۆر جوانە نووسێت. بەڵێ. لە فترەیەکە لە تۆزێک ناخۆشییا بوو شتی زۆر جوانی نووسی کە من بینیم و تەلەفۆن بۆ کردم با بیکەین بە گۆرانی. باشە. هانا خان کەواتە جگە لە شعرەکانی خاڵت کاک ڕێبوار شعری شاعریکەت بەکارهێناوە یان بەنیازی بۆ داهاتوو بۆ نمونە؟ تا ئێستا نەوەڵا تا ئێستا بەتەماین حەزەکەم شعرەکانی خاڵم گەورە بکەم و پیشانی هەموو وڵاتێکی بەم کە چشتی جوان ئەنووسێ لەبەرەوەی بەڕاستی لە دڵەوەشتە نووسێت. شعرەکانیشی توان بڵێم بۆ گەنج و پیر زۆر جوانە بۆیە من حەزەکەم بیکەم بە گۆرانی و حەزەکەم چونکە لە دەرەوەی کوردستانم حەزەکەم نەرویجی و ئەوروپی و هەموو کەسێکتریش گۆرانی کوردی بڵێ بەڕاستی. زۆر باشە جاتۆ ئەوە من پرسیارێکم بۆ دروست بوو تا چەند گرنگە ئێمە لە ئەوروپا بێت لە ئەمریکا بێت لە کەنەدا بێت لە ئوسترالیا بێت تا چەند گرنگە ئێمە شوناس و کولتوری خۆمان لە ڕێی هونەرەوە بگەنین بە وڵاتانی ئەوروپا. لای من زۆر گرینگە لەبەرەوەی زۆر پێم خۆشەکە کوردم حەزیشەکەم کە دەنگی کورد گەورەتر بێ لە دەرەوەی کوردستان بەڕاستی. اینجا زۆر پێم خۆشەکە لەگەڵ خاڵما و ئیشە ئەەکەم بێکەوە دانیشین و شتە نووسین زۆر شتیشمان دروست کردو کە بڵاومان نەکردوێت تا ئێستا توان بڵێم 12 گۆرانی ترماندانەوە. سوپرایز بەڕێوەیە. سوپرایز بەڕێوەیە. دەی ئێمەش بە هیوان هەر بەردەوام بیت. هانا خان من ئەوەندەی بزانم بە زمانی نەرویجیش گۆرانی دووتووە. پرسیارەکەم ئەوەیە جیاوازی چێ لە نێوان هونەر و کولتوری کوردی یاخود بڵێن هونەر و کولتوری نەرویج بێ یاخود هەر وڵاتی شتری ئەوروپا بێت. چەند گۆرانی تۆمار کردو بە زمانی نەرویجیش؟ زمانی نەرویجی کەم خۆی چونکە لە نەرویجم و لەوێ ئیشەکەم ئیتر چەند ئیشێکم هەبووە لەگەڵ نەرویجەکان بەڵام خۆم حەزەکەم زیاتر لەناو گۆرانی کوردیا بم بەڵام بیکەم بە شکلێکی ئەوروپی کە بتوانێت ئەوروپیش بە فۆرمێکی ئەوروپی مەبەستە؟ بەڵێ. بەڵێ. هانا خان
ئەو ئاستەنگانە یاخود ئەو ڕێگریانە چین کێتە بەردەم تۆ لە کاتی تۆمارکردنی گۆرانیەک لە ستۆدیۆ بێ یاخود بە کلیپکردنی بێت لە ئەوروپا لە نەرویج بۆ نمونە یان لە هەرێمی کوردستان جیاوازەکە زۆرە؟ ئەزانی چۆنە ئەتوان بڵێم ئەو گۆرانیانەی ئێمە دروستمان کردو تا ئێستا مەبەستم کێشە و گرفتە بەڵێ مثلەن ئێمە ئیمڕۆ گۆرانەکەمە لە ژوورێکی بچووکە ریکۆرد دەکەین یعنی ئێمە هیچ پرۆفشنڵ نایکەین شتێکە خۆمان بەیەکەوە کردومانە ئەمە لە نەرویج لە نەرویج بەڵێ لە ئۆفیسێکی بچووکە خۆم یعنی ریکۆردیەکەم شتەکان بینیم کە ڤیوەکان زیای کرد زۆر لە یوتیوب ئیتر دەستمان پێگوتمان ئەمە شتێکی باشە ئێمەیەکەین ئەتوان بڵێم لە ئەوروپا تۆزێک کورسترە لەبەرەوەی زۆر لە گۆرانی کوردی تێناگەن نازانن چۆن یعنی ئێمە دروستکردنەکەی چۆنە وکو خەڵکی ئێرە لێرە بوومایە لێرە ئاسانترە مەبەستم ئەو بکەواتە تۆمارکردنی گۆرانیەک یاخود ڤیدیۆکلیپ بۆ گۆرانیەک لە هەرێمی کوردستان یاخود لە کوردستان ئاسانترە لێرە زۆر ئاسانترە لەبەرەوەی لێرە زۆر باشتر تێ ئەگەن کە گۆرانی کوردی چییە؟ بەڵێ زۆر باش هانەخان من دو پرسیارە لێ یەکەم لە ماوەی ڕابردوودا بەرهەمی شکەت هەبوو وەکو پشتیوانیەک بۆ کوردانی ڕۆژئاوا جام پرسیارەکەم ئەوەیە تا چەند گرنگە ئێمەی کورد لە ڕێی هونەرەوە لە ڕێی کولتوری خۆمانەوە ئێمە بتوانین پشتیوانی لە دۆزی ڕەوای گەلەکەمان بکەین لای من زۆر گرینگە بەڕاستی من لە نەرویجەوە زۆر پێم ناخۆش بوو ئەو شتانەی ڕووی ئەهات لە کوردستان جا مۆسیقا کە دروستی ئەەکەی گرینگە لەسەر شتێکی ڕاستی دروستیکەی بۆیە من و خاڵم لەو کاتەیە وتمان باش شتێک لەسەر ئەوە دروستکەین بەڵام بەداخۆ یەک تۆز تاخیر بڵاوکرایەوە چونکە کاتیەوێت تا هەموو شتەکان هەلەکەی تۆمارکردن و بڵاوکردنەوەی دواتر و بەڵێ بەڵام ئێمە حەزەکەین ینی شتێک ڕووبات لە کورتە ئەمە شتی لەسەر دروستکەین بەڕاستی بۆی پیشانی وڵاتی تری بین بەڵێ خاتوو هانا محەممەد سپاس کە لە سەدۆ لەگەڵمان بوون سەرکەوتوو بن وەک هەمیشە زۆر سپاس.